إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستمان صلی الله تعالی عليه وسلم فێرمان ئەکا کە عمری خۆمان زۆر بە قەدر سیرکەین. کەسی ئیماندار حیاتی لە چەند ڕۆژێک پێکهاتووە، هەتا ڕۆژەکانی لە دینداری و خواناسیە زیاتر بن، باڵای بەرزترە لای ڕەب العالەمین و بەقەدرترە لای ڕەب العالەمین. زۆر کات بۆمان باس کراوە کە بەخشینی گیانی خۆت لە پێناوی خوا جەلە جەلالوه شەهادەت زۆر گەورەیە. ئەمەوێ ئەوەتان بۆ باسکەم ئەوەی کە لە شەهادەت گەورەترە بریتیە لە ژیان لە پێناوی خوایە. هەمیشە ئەم پرسیارە متەداوە لە ئایا ئینسان مردنی لە پێناوی خوا گەورەترە یا ژیانی لە پێناوی خوا؟ حتمەن ژیان لە پێناوی خوا جەلە جەلالوه زۆر گەورەترە لە مردن لە پێناوی خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ وإنه لا يزاد المؤمن عمره إلا خيرا. کەسی ئیماندار عمری کە وردە وردە زیادەکە ئللا لە خەیرا زیادە بێ، واتە هەموو ساڵێکی تۆ وەکو ساڵی پێشوو نییە، هەموو ڕۆژێکی تۆ وەکو ڕۆژی پێشوو نییە، هەموو سەعات و چرکەیەکی تۆ وەکو پێشتر نییە، هەموو لەحظەیەکی عمری تۆ نزیکتری لە خوا جەلە جەلالوه. خياركم أطولكم أعمارا إذا سددوا. باشترینتان ئەوانن کە عمرتان درێژ ئەبێ ئەگەر ڕێک بن ڕێک لەگەڵ خوایە. لە ڕوایەتێکە ئەفەرمێ خياركم أطولكم أعمارا وأحسنكم أعمالا. باشترینتان کێن؟ ئەوانن کە عمرتان درێژە، کردەوەتان جوانە. کەسی ئیماندار هەمیشە ئەبێ ئاگای لە عمری بێ، و لەناو کۆمەڵگا ئەو کەسانەی کە عمریان بە دینەوە سەرف کردووە و عمرێک خەریکی خواناسی و دینداری بوون، قەدرێکی زۆر تایبەتیان هەیە. شریعەتی ئیسلامی زۆر گرنگی بە پیرەکان داوە. تەسەوورکەن کە ئەڵەم پیرەکان، وا تەسەوور مەکە ئیلا کەسێک بێتە پێشچاوت جامانەیەکی لەسەرا بێ یا مشکێکی لەسەرا بێ. لە دوای چلەوە ئیتر تۆ بە پیرەکانی ئومەت حیسابە کرد. هەندێک ئەفەرمون لە 37 ساڵی لە 35 ساڵی بەدواوە کاتێکە ئوترا دوو شەیخەکە لە ئیسلامە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم و سەیدنا ئەبوبەکر ئەفەرمون لەبەرەوەی عمریان لە 40 بەرەو ژوور بوو، هەندێک ئەفەرمون لە 30 بەرەو سەرەوە، لە 35 بەرەو سەرەوە ئینسان ئیتر بە کەسێکی کامڵ دائەنرێ. ئەبێ ئەم کەسە کامڵە ئاگای لێبێ خوا بە گەورەی خۆی ڕێزی لەم کەسانە بە تایبەت لەناو کۆمەڵگا داناوە. شەباب و گەنجی موسڵمان ئەبێ زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ پیرەکانە بکەن. پیر قورسایەکانی سەرزەوین،
گەورەی خوا جەل جەلاله و ڕەحمەتی خوا جەل جەلاله لەسەر زەویە بەهۆی پیرەکانەوەی. زۆر کات مەفهومێکی هەڵە هەیە هەموو جیلێکی گەنج کە دێت وا تەسەوڕەکە ئەمەی خۆی ڕاستەوەی پێشوو هیچ نەبووە. ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە لە سەحوەی ئیسلامیە کە دروست بووە. 1000 و ئەوەندە ساڵ جیل بە جیل خەڵک خزمەتی ئەم دینەی کردو هەتا ئەمڕۆ گەیشتو. هەموو حەرەکە و سەکەنەیەکی تۆ کە ئەمڕۆ فێری بووی، با و باپیرت کە فێری بوون، خەڵکێک لە پێش ئەوانە فێری کردن. ئەم دەعوە بانگەوازە وردە وردە هات. بۆیە عمری کەسەکان کە گەورە ئەبن لە خواناسی و دینداریە زۆر جێگەی ڕێزن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ إن من إجلال الله تبارك وتعالى إكرام ذي الشيبة المسلم. بەشێکە جۆرێکە لە بەگەورەزانینی خوا کاتێکە ڕێزێکی مووی سپی ئەگری. یەکێک لەو عیبادەتانەی کە تۆ هەستی پێ ناکەی لە قیامەتە زۆر سوودی لێ وەرەگری ئەوەیە کە کەسێکی لە خۆت گەورەتر ڕێزە لێگرت، موسپیەک لە پێناوی خوایە تۆ حورمەتێ گرت، وەکو وایە خوات بە گەورەزانی بێ، تەعزیمی شعیرەیەکی زۆر گەورەی خوات کردبێ. من شاب شيبة في الإسلام كانت له نورا يوم القيامة. لا وكان أجر يكمو لبناي خوا سبيكي لم إسلاما نورك زور جوانا للروج قيامة بوت كاتك كسيك أبيني بكم الله موي سبي جوانا و كأم وجه جوانا أبيني تورزي لأجري ضل نيابة الرجل للنوري إسلام قرتو. أجر دوكس فضل علم ينوكو يقوابه، فضل علم ينوكو يقوابه يك سعاد يكي كان لو يتري أن قورة تربية للا إخوة أقدم ترى. همو ما نفر ما يجتمع لبر ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا. نفر ويحترم كبيرنا. توقير لقل احترام زور جواز كتو وقار بو كسيك دائني تصورك ممكنة الرز لكسي بقري تنها رزيكي سرزاركي بلان وقار سرزاركي نية بالروح بالدل أبي وقاري كسك بقوري بزاني. أما صفتي كسي مسلمانة خوشويسمان بو هموش تي ياساي بو إمدانا تنانت كتو أجيت للرجاء أجي بكسك هميشة أو كسي عمري كم ترى أبي دس بيش خريك السلام كلا جورك باتو رب ليك بعدز من ليك كتو جنشتري أبي الرزي جورتر بقري ئەوەندە خۆشەویستمان گرنگی بە پیرەکان ئەدا. معاذی کوڕی جەبەل طبعا یەکێکە لەو هاوڵانەی کە ئینسان سەری سوڕ ئەمێنێ لە حەیاتی معاذ لە 10 ساڵێکی عمریە ئەوەندە گەورە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە هاوڵانە ئەفەرمێ أعلمكم بالحلال والحرام معاذ. عالمترین کەس بە حەڵاڵ و حرام لەناو ئەم ئومەتە بێتێ لە معاذی کوڕی جەبەل. معاذ جارێکیان نوێژەکانی درێژ ئەکردەوە کەسێک چوو شکاتی لێکرد لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم لێی تووڕە بوو ئەفەتان أنت يا معاذ ئەتەوێ خەڵک تووشی فتنەکەی فلولا صليت بسبح اسم ربك الأعلى سورة أعلى بو بخوانا سورة والشمس وضحاها بخوانا والليل إذا يغشى بخوانا كورتي كروان نوێژەکە بۆیان بە حورمەتی کە سەماندوو پیرەکان. فريضي حج فرزك زور قوري كبير أبي خوا مولتد أدا خود نروي كسي لبري خوتا بنري حجي بدلي بي أوتري دروس رجوبو كسي بير خوا مولتي أدا رجوكي نقريتو تنها كفارتي بدا كتوانين ما برجوبي لما نش زياتر نيوجا كانت نيوج كوالكي قوري دين تخفيفي أكال سرت بدانشتنەوە بیکە بەڕاکشانەوە بیکە نەتوانی بە چاوەکانت بەس چاوەکان نەتوانی بەدڵ بەس بەدڵ. ئەمە هەمووی ڕێزە بۆ پیر لە ئیسلامە. نەک ئەمە تەنانەت پیری کافران و بێدینانیش لە ئیسلامە ڕێزیان لێگیری نەک تەنها پیری مسلمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەر کاتێ جێشێکی ئەنار یەکێک لە ئامۆژگاریەکانی ئاگاتان لێبێ شێخێکی هەریم نەکوژن کەسێکی پیر نەکوژن. كسي بير كسي شركرنيا مسلمان كسي بغيرته بياوة دزبو هموش تجنبه لكشتنا كسي بيا ببرابريكا للجنگا اي كوجيتو
بەڵام کەسێک کە پیرە جەنگی پێ ناکرێ خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئامۆژگاری سریەکانی ئەکرد نەچن پیر بکوژن پیر حرمەتی تایبەتی هەیە حتى مشركين قريش أوانيان كبعمر بون في غمري خوا صلى الله عليه وسلم زور رزي لي أكرد جاري كان عتبي كر الربيعة هات قصي زور تن برامبر في غمري خوا أكرد صلى الله عليه وسلم أيوة أأنت خير أم عبد الله أرتو باشتري يا عبد الله باوك أأنت خير أم عبد المطلب تو باشتري يا عبد المطلب بابيري كم تان باشترن أوانا بتاني أنا برز تو دينك تازت هنا في غمري خوا صلى الله عليه وسلم زور بوقار لبردم يا وسابو هيجو أبي نادا زور رزي لي أجر دنجي زور برز كردوا دواي خوي شرم دايجر أتبع ورده دنجي نزم كردوا ولا خدمة في غمري خوا صلى الله عليه وآله وسلم جاي أي كوري برام يواجبوا وقسكاني أي كوري برام كاري مكة كي مشاركة مال لتيكتشي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم بزرد خناك أي أبا وليد جوێ لە کوڕی براکەی خۆتەگری سەریان ئوسلوب و ئەدەب و جوانیەکە ئەم ڕێزگرتن کەسێکی پیری بێدین هاتووە داوە زۆر بە سووری هاتووە داوە بۆ کافرەتی خۆیەکە ئەم بەم ڕێز و سەلیقە جوانەوە چونکە ئەم وەسپیانە خوا بە گەورەی خۆی حورمەتی لێناوە ئێمەی موسڵمان لە ئەمڕۆیە زۆر پێویستمان بەم مەفهوم و مەعانیانە هەیە زۆر پێویستمان بەمە هەیە بگەڕێنەوە سێرکەین ئادابێکی زۆر گەورەی ئیسلامی گەورەمان لە دەست داوە کە ئەویش ڕێزی گەورەکانمانە تەوقیری گەورەکانمانە کەسێک ئەبینی زۆر بەڕێزەوە سەلامی لێ ئەکەی لەبەری هەڵاسی حورمەتی ئەگری یەک ڕۆژ لە تۆ زیاتر لە ئیسلامە خزمەتی کردبێ ئەبێ ڕێزی لێ بگری یەکێک لە گرفتەکانی سەحوەی ئیسلامی ئێمە لە کوردستانە ئەمەیە هەمیشە ئەو گەنجەی کە هێتە پێشەوە هیچ حسابی بۆوانە پێش خۆی ناکە ڕێزیان لێ ناگرێت ئەم بێڕێزیە جیل بە جیل ئەڕوا خەتەرە بۆ ئایندەی ئێمە ئەبێ هەر یەکێک لە ئێمە لە ئاستی خۆیەوە ڕێز بگرێ لە پیرەکان هەتاوەکو پیر بوو ڕێزی لێ بگیرێ خۆشەویستمان صلى الله عليه وآله وسلم ئەفەرمێ ما أكرم شاب شيخا لسنه إلا قيض الله له من يكرمه عند سنه ئەگەر کەسێک گەنجێک لاوێک ڕێزی پیرێکی گرت لەبەر خاتری عمرەکەی لسنه عمری زیاترە لەم سەعاتێ ڕۆژە عمری لەم گەورەترە ئەم ڕێزی لێگرت ئیلا خوا لە پیریا کاتێک کە ئەم عمری گەورە ئەبێ کەسێک ئەنێرێ لەبەر عمرەکە ڕێز لەم ئەگرێ بۆیە مەفهومێکی هەڵە هەیە ئەبێ ڕاستکرێت زۆر کات باسی تەیامونمان زۆر کردووە وا تەسەوڕەکەین لە مەجلیسە کاتێ ئەچینە دەرەوە لە مزگەوت دەڵێن کاکە ئادەی لە لای ڕاستەوە بچن ئینە ناو مزگەوت لای ڕاستەوە بڕۆین لە ئاو گێڕانێکە لای ڕاستەوە تەمام فەرمایش زۆر هاتووە لەم پێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەمەرنی جیبریل أن أقدم الأكابر ئەمری پێکردم جوبرائیل کە پیرەکان بخەمە پێشەوە لەوانەوە دەست پێ بکەم ڕێز لەوان بگرم فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەمویان کۆ ئەکرێنەوە جەمع ئەکرێن عولەما بڕیار ئەدا کامیان ئەکەوێتە پێش کامیان بۆیە عولەما فەرموون چوویتە ناو مەجلیسێکەوە تەنانەت تەوقەکردنت با لە ڕاستەوە دەست پێ نەکەی لە گەورەی مەجلیسەوە دەست پێ بکە ئەو گێڕانێکە لە گەورەی مەجلیسەوە دەست پێ بکە چوونە دەرەوەیەک با گەورەی مەجلیس بچێتە دەرەوە هاتنە ژوورەوەیەک بە هەمان چەشن ئەمە یەکێکە لەو سونەتانەی خۆمان بەدەستی خۆمان مرانمە لە ناو میلەتی کوردە بۆیە ئەبێ لە خزمەتی فەرمایشتەکانە جوان بوەستین ئەفەرمێ ئیبدەئوا بالکوبەڕا لە ڕێوایەتێکە لە کەبیر و گەورەکانەوە لەوێوە دەست پێ بکەن ئەم ڕێوایەتانە جەمع ئەکرێن کە جەمع ئەکرێن تێ ئەگەین لە گەورەی مەجلیسەوە دەست پێەکەی بەلای ڕاستی گەورەی مەجلیسە ئینجا ئەوە کە ئەگەڕیت و ئەگەڕیتەوە زۆر کات لەناو مەجالیسی ئێمە کاتێک کە بەلای ڕاستە ئەڕۆی کەسێک ئەڵێ من ئاوەکە ناخۆم بیدە بەوی تر توڵی سنەتە تۆ هەڵیگرە ئەو قسەیە غەڵەتە لەناو سنەیە هەر کەسێک لە مافەکەی خۆی دەستی هەڵگرت بنمونە لە پیری مەجلیسەوە دەستمان پێ کرد بەلای ڕاستە ئەڕۆین کەسێک گوتی من ناخۆمەوە دواتر ئەخۆمەوە بیدە بەوی تر سنەت نییە تۆ لێی دووبارەکەی تۆ بڵێ سنەتە تۆ بیخۆ یەکسەر لەسەر ئەو لا ئەچێتە دوای ئەو
ئیسلام هەموو شتێکی نظامە بەرنامەیە تەنانەت لە ئیمامەتکردنا کێ ئیمامەتەکە ئەگەر ئیمامەتێکی محدد نەبێ کەسێک تەعین نەکرابێ بەڕەسمی لە ئیمامەتە ئەکبەر ئەوەی کە عمری گەورەتر ئەچێتە پێش بۆیە عولەما ئەفەرموون گەورەی قەوم زۆر ڕێزی لێگیراوە حتى لە مەسەلەی نیکاحە ئافرەتێک هەیە کۆمەڵە برای هەیە کام لە براکانی نیکاحی ئەکە گەورەکەیان نیکاحی ئەکە ئەگەر عالمیان تیان نەبوو هەمویان مستەوای علمیان یان لە یەک ئاستان کامیان گەورەترە خوا ڕێزی بەمەیان داناوە حورمەتی بۆ ئەمەیان داناوە لە زۆر شتی ترە ئەم ئاینە پیرۆزەی ئێمە ڕێزی بۆ گەورەکانمان داناوە عەزیزان ئێمە لە زەمانێکە ئەژین کافران و بێدینان هەتا ساڵی 82 بە باشی بیریان نەکەوتووە پیر حورمەتی هەیە اینجا 147 دەوڵەت کۆبوونەوە ئادەی با مافی پیرەکان دابینکەین و ئادەی شوێنی حەوانەوەی پیر حازرکەن و ماڵی پیران دروستکەن و زۆر بابەت لەمانە کە خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم هەموو شتێکی بڕانوەتەوە ساڵێک لە ڕۆژێک لە ساڵێکە بۆ ڕۆژی پیران و نازانم هەندێک لەم بابەتانە و هەندێک دیعایاتی گەورە لە جیهانە بۆ ڕێزگرتن لە پیرەکان و ئەمانە هەموو لێگەڕن ئەمانە کاروباری کافران و بێدینانە چی ئەکەن بابیکەن ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئێمە ئومەتێکین خاوەن پەیام خاوەن بەرنامە تەسەوور کە جاری وا هەیە لەناو کۆڕ و کۆمەڵێکە بەدەستی پیرێکە بەرزێکاتەوە خوا عەفومانەکە و دەرگای خێرمان لێکات کە دەستی ئەو ڕەت ناکاتەوە دەستی لەرزۆکی ئەو بۆیە لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەگەر کۆمەڵە پیری ڕکع نەبن کە ڕکوع بن خوا قەتەڕاتی ئاسمانتان لێ ئەگرێت بەهۆی پیرەکانەوە کە ڕکوع بن کە ڕکوعی پیر زۆر جوانە ڕاستە ئەژنۆت ئێشەکە زۆر لە ڕکوع بمێنەرەوە ئەی پیر زۆر شیرینە ڕکوعی تۆ لەبەردەم ڕەب العالەمینە وەستانی تۆ لەبەردەم خوایە جێگەی بەزەییە بۆ ئەم ئومەتە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بێ چاو بکەینەوە حورمەتی گەورەکانمان بگرین حورمەتی ئەوانەی سەبەقونا بالئیمان لە پێش ئێمەوە بوون ئێستا لەناو کۆمەڵگەی خۆمانە ئەبێ ئەم ڕێزە زۆر گەورە بێ لە بینمانە ئەوانەی حتى لە عەتای ئیسلامیە لە زمانی ئیمامی عومەرە ئەوەی ساڵێ لە پێشتر مسلمان بوو ئەو عەتا و مانگانەی کە ئیدراتە زۆرتر بوو لەوەی کە لە دوای ئەو مسلمان بوو وی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئومەتێکی زیندووە بەرنامەکانی خۆشەویست جوان جێبەجێ ئەکا ئێمە لە ململانەیەکی زۆر گەورەین لە جیهانە کافران ئەیانەوێ ئەم ڕێز و حورمەت و جوانەی کە ماوە لەناو کۆمەڵگەی ئێمە هەڵی کێشن دەیان و سەدان بەرنامە و کەناڵ و تەلەڤیزیۆن و هەمووی کارەکە لەسەر ئەوەی هەیبەتی ئەم جوانەی ناو میلەتی کورد نەهێڵێ ئێمەش بۆنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە هەموو مەجلیسەکانە ئەکەین لە هەموو شوێنەکانە بۆیە ئەبێ زۆر ئازایانە زۆر وریایانە پاڵەوانانە هەڵمەت بدەین لە بەرامبەر کافرانە نەشکین نەهێڵین ئەم ڕێزە لەناو کۆمەڵگەی ئێمەیە بشکین خوای گیان ئێمەی گونەهبار هانامان بۆ ڕەحمەت و بەزەی تۆ هێناوە یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ئیلاهی حرمەت و حەیامان بۆ بگێڕەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە حرمەتی پیرەکانمان دوعاکانمان گیرا بکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە تەوفیقمان زیاد کە بەرەکەت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت یا ئیلاهی لە فتنە و فەسادی ئەم زەمانە بمان پارێزە خوایە داوات لێ ئەکەین خۆمان باو باپیرمان خێزان و مناڵمان خۆشەویستانمان خزمانمان دراوسێکانمان یا ئیلاهی لە فتنە و فەسادی ئەم زەمانە بمان پارێزە یا رب العالمین خوایە ئەم میوانانەی تۆ هاتوونەتە ئەم ماڵەی تۆ خۆت شاهیدی دڵیانی بەخوا پەروەردگارە تۆیان خۆشێ بۆیە هاتوونەتە ئێرە بەخوا ئیلاهی سوژدە نابن بۆ تۆ نەبێ ڕکوع نابن بۆ تۆ نەبێ دەستی زەلیلی بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ یا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة
الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام ژیان و ئینسانی مسلمانی گر کاتێوەنە بەرەکەت و ڕەحمەت و خەیرن، گر چرکە ساتێوە تۆ کە نزیک بیۆ جەخوای بە عمر و دینداری پێڵ حساب کردیو لا خوای و پلاو بەرز بوو حرمەتە زیاڵ کەرەوە حتا ڕووی زیاتر سەر و زەمینیۆ ژیوی زیاتر نزیکەنی جەخوای جەلە جەلالوه. ئی سەر و زەمینەیە و ئیانێ ئێمە بە پیرەکامەوە مردان فرماوە وشەویسمە هەل تنصرون وترزقون إلا بضعفائكم، ئایا خوا نەسرەت تامۆنە و ڕزق تامۆنە ئیلا بەهۆ ضعیف و پیرەکاتەوە نەبوو. وشەویسمە فەرماوانش بەرەکەت ئینا چەنی گەورەکاتە البەرەکەت مع ئەکابیرکم. وشەویسمە فەرماوانش قەسەم پاکەسەی نەفس و منژ ئینا دەسو والذي نفسي بيده لا يضع الله رحمته إلا على رحيم. خوا جل جلاله الرحمة وجه ما وزنور إلا سرو كسي وبرحم يونب آكسي الرحمة شن شني بيركا الرز شن بي بيركا حرمت شاگيرو لا خوا يفرق جورا. أجر تو الرز الجبيري وجر جركت أبزاني آية الرز خوا جرتن يانا تما شكر بزانا آية الرز بيركا شن جرتن. إن من إجلال الله تبارك وتعالى إكرام ذي الشيبة المسلم بشي وانجا بقورزانين وخواي بإجلال وعظمة زاناي خواي جل جلاله أجر حرمته موية شرمال جير بخوا موية شرمال أن حرمتشان أي بير دسل برزي كرده ودل نيابة خوا جل جلاله حي وكريمة أم وشرمك دز برز كراوة بهوان تمجلا وأدس إلا خوا جواب تامو دعاك جيرا كرو يوچا كاتا يعني يوچا وقتا كإنسان مسلمان بيوسش بدعايا وبيوسش باينه ببيركا واسو دعاء بيكرده سنة إنسان مسلمان ببراكج واسو دعاء بيكره جاگردی چنه چکونه پیره و دیندار الدی صالح الدی دست کرده بیبینه کشره داو دعای خیری جوانه کرد لعل ریشی چرمش زواني بجناهش كبرز كرو رب العالمين بزي ورحمة وجمته منو تويشر أو آيشر خواجان دوا ونكرم حرمة ببيركا ما جيلو يا إلهي خوا دوا ونكرم بزي من المرم جاب حرمة بيركا ويا أكرم الأكرمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.